ڕێزمان و خوێندنەوەی کوردی پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕە 6 باسی بابەتی ڕستە. لێرە نووسرایە قوتابی خۆشەویست بابیرت دێ پار لە پۆلی پێنجەمی بنەڕەتی بابەتی ڕستەمان خوێند. ئەوە لەم ساڵەدا باسەکە تەواو دەکەین. ئەگەر بە وردی سەرنج بدەینە ئەو ئاخاوتنانەی سەرەوە دەبینین هەریەکەیان واتایەکی هەیە و مەبەستێکی سربەخۆ دەبەخشێت و بە هەریەکێک لەو ئاخاوتنانە دەگوترێت ڕستە. کەواتە ڕستە ئاخاوتنەکە، قسەیەکە، جێڕانەوەیەکە کە جێمان لێ دەبی مانایەکی تەواوی هەیە. بۆ وێنە ڕستەی یەکەم هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە. ئەگەر تەنیا ئەمن ڕستەکەی تەواو نەنووسم بنووسم هەولێر پایتەختی دوای هیچ تەواو نەکەم، ئەوە ڕستەکی تەواو نییە، چونکە ئەو کەسەی جێی لە ڕستەکەیە یان لە قسەکەیە یان لە ئاخاوتنەکەیە دەیەوێ بزانی پایتەختی چێن دەرە هەولێر. کەواتە ئەگەر گوتم هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە ئەوجا ڕستەکە تەواو دەبی. پاشان ڕستەی دووەم بۆ وێنە ئەحمەدی خانی هۆزانوانەکێ مەزن بوو. ئەگەر من تەنیا بنووسم ئەحمەدی خانی دوای کەس نازانی ئەحمەدی خانی، نەک کەس بێگومان زۆر بەناوبانگە، بەڵام ڕستەکی تەواو نابی. ئەگەر نووسیم هۆزانوانەکێ مەزن بوو ئەوجا هەتا ئەو کەسانەی کە گەنجیشن ئەو کات دەزانن کە ئەحمەدی خانی نووسەر بوو، هۆزانوان بوو، شعری دەنووسی، چیرۆکی دەنووسی. پرسیاری سێیەم تۆ وانەکەت باش بخوێنە. تۆ وانەکەت باش بخوێنە. ئەگەر تەنیا بڵێم تۆ وانەکەت باش بخوێنەی نەنووسم، بۆ وێنە کەس نازانی دەمەوێت چ گفتوگۆیەک بکەم. پرسیاری 4 ئێوە دەچن بۆ خانەقین. پرسیاری 5 پێشمەرگە بەرگری لە نیشتیمان دەکات. ئەگەر تەنیا بنووسم پێشمەرگە بەرگری دەبی بزانم بەرگری لە چ دەکا. ئەگەر تەنیا بنووسم ئێوە دەچن بۆ ڕستەکی تەواو نییە. پرسیار ناببورن. ڕستەی شەشەم شاری زاخۆ دەکەوێتە سەر ڕووباری خاپوور. ئەجە نازانم ئەوها دەنووسرێت شار دەکەویتە سەر ڕووبار یان دەکەویتە تەنیشت ڕووبار یان ڕووباری خاپوور بە شاری زاخۆ تێدەپەڕی. ئەوە دەگەڕێتەوە سەر هەر کەسە و کوردیەکەی دەنووسی. بەڵام خوێندکاری ژیر لە کاتی خوێندنەوەی کوردی هەمیشە هەوڵ بدە زانیاری زیاتر پەیداکەی لەوەی لێرە هەیە. بۆ وێنە کە جێت لێ دەبی یەکێک دەنووسی ئەحمەدی خانی هۆزانوانەکێ مەزن بوو. بێگومان دەبێت و ئەگەر پێشتر نەزانی ئەحمەدی خانی کەی یان لە چێن دەرە لەدایک بووە یان چی نووسە باشتر وایە تۆزێک بگەڕێی. بێگومان باشتر وایە کتێبت هەبی تەمەشاکەی. ئەگەر لە ماڵی هەبوو بخینەوە تۆزێک لەسەر ئەحمەدی خانی. ئەگەر نەدبوو تۆزێک لە گوگڵ بگەڕێی. هەرچەندە گوگڵ هەموو جارێ جێی باوەڕ نییە، بەڵام هیچ نەبی تۆزەک زانیاریت لە 2-3 سەرچاوە بگەڕێی. بۆ وێنە لێرە تەمەشا دەکەی ئەحمەدی خانی پەیکەر پاشان لە چ ساڵێک لەدایک بووە 1650 واتە ئێستاش 2020 کاتە دەکاتە
300 ساڵ پێش ئێستا لە چێندر لە جۆلەمێرگ لە چێە لە باکووری کوردستانە بۆ وێنە ئەو شتانە تۆزەک بە چ زاراوەک نووسینی نووسیا هۆنراوەی نووسیا کاتە تۆزەک حەزت بچیتە زانیاری و حەزت بچیتە مێژوو لە هەمان کات کە ئەتوو کوردی دەخینی چونکە بەو جۆرەی باشتر زانیاریەکان لە لات گیر دەبن بۆ وێنە ئێوە دەچن بۆ خانەقین هەمیشە ئەگەر نەزانی خانەقین چییە لە چێ دەکەویتە چێ بڕۆ لە گوگڵ بۆ وێنە لە گوگڵ بنووسە گوگڵ ماپس واتە نەخشەکانی گوگڵ ئەوجا ئەگەر هەندێک جار بە کوردی هەیە بەڵام هەندێک جار بە کوردی نییە بنووسە بە کوردی خانەقین بزانە هیچ دەتوانی بزانی خانەقین دەکەویتە چێندەری باشووری کوردستان ئەگەرنا هەوڵ بدە ئەو هابی نووسە بە 2-3 جار هەوڵ بدە لێرە نووسیتیان خانەقین دەکەویتە ئێرە وەکو دەبینین لە نەخشەکە نێزیکی چێندەرە نێزیکی سنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان و نزیکی بۆ وێنە جەلەولا و کەلار و ئەو شارانەیە کاتە دەکەویتە باشووری کوردستان لە خوارەوەی کەرکووک و لە خوارەوەی سلێمانی و لە خوارەوەی شاری هەولێریشە بێگومان وەکو دەبینین لێرە پاشان هەندێک وێنەیان لێرە دانایە هەوڵ بدە تەمەشای وێنەکان بکەی بزانی خانەقین شارەکی کووە چ وێنەک دانرایە تەمەشای ئەو وێنەی با بڵێن ئەو پردەی دەکەی کاتە تۆزێک زانیاریت لۆ زیاد دەبی پاشماوەی شارستانیەتی کەونی لێیە خانەقین کاتە تۆزێک هەوڵ بدە ئەو شتانەش بکەی لەگەڵ ئەوەی کە دەچی دەربارەی خانەقین ڕستەک دەخینەوە زۆر باشە بەڕای من ئەو جۆرە زانیاریانە ئەوجا دەینەوە دەخینین پێشمەرگە بەرگری لە نیشتیمان دەکا شاری زاخۆ دەتوان دیسان بنووسی زاخۆ بزانێ ڕووباری خاپوور دەکەویتە چێندەر کووە چەندە درێژاییەکەی کاتە تۆزەک ئەو شتانەش باشە ئێستا لاپەڕە 6 تەواو بوو با بچینە لای زانیمان ڕستە کووە و ڕستە هەمیشە پاشی ئەوەی ڕستەکە تەواو دەبی ئەمن دەبی هێمایەکی دانێم زۆربەی زۆری ڕستەکان خاڵ هێمای خاڵ هەندێک ڕستە ئەگەر پرسیار بوو بۆ وێنە ئەگەر ڕستەکە دەچیت بۆ خوێندنگە ئەوە پرسیارە کەواتە هێمای پرسیار دادەندرێ یان هێمای سەرسوڕمان بۆ وێنە ئەگەر نووسیمان ئای زاخۆکە شارەکی جوانە هێمای سەرمان سوڕمایە لە جوانیەکەی شاری زاخۆ بۆ وێنە ئێستا لاپەڕا 7 ڕستە چەند وشەیەکە پێکەوە واتایەکی تەواویان هەیە و هێمایەکی گونجاویش کۆتایی دێ هێماواتە یان خاڵ یان ئەو هێمایە یان ئەو هێمایە هەرچەندە لەو کتێبانەی کوردی ڕستەکانیان زۆر دوور و درێژە زۆر جاریش کەم و کورتی هەیە لە دانانی هێما بەداخەوە بەڵام ئیدی دەبی ئەوها نەبی دەبی ڕستەکان زۆر دوور و درێژ نەبن زوو خاڵی دانەین یان هێمای پرسیار ڕاهێنانی یەکەم بزانم چ دەرێ ئەم ڕستانە هەڵوەشێنەوە بزانە هەر ڕستەیەک لە چەند وشە پێکاتوە واتە ئەگەر تەمەشای ڕستەکان کەی لێرە تەمەشا دەکەی بۆشاییەک هەیە لە مابەینی وشەکان واتە ئەگەر 2 بۆشایی هەبوو دیارە ئەمن 3 وشەم هەیە وشەی یەکەم وشەی دووەم وشەی سێم ڕستەی دووەم کوردستان
خاکی کوردانە. سێ وشە. ڕستەی سێەم نەورۆز جەژنی نەتەوەی کووردە. چوار وشە. ڕستەی چارەم کەس ناتوانێت دەنگی ئازادی کپ بکات. کپ بکات ڕەنگە باشتر وابوو بە یەک وشە بینووسن، بەڵام لێرە چونکە بە دوو وشە نووسرایە ئەمنیش دەیکەمە دوو وشە. کاتە دوو وشە 1 2 3 4 5 6 وشەیە. 6 وشەیە ڕستەی چارەم. ئەوجە لە تەنیشتیان بنووسە ئەوها بە خۆت 3 وشە 3 وشە 4 6 یان 5 پاشان پەرلەمانی کوردستان بەرهەمی خوێنی شەهیدانە. 1 2 3 4 5 وشە. کاتە ئەوها هەوڵ بدا زۆر زۆریش ئاسانە. بێگومان ئەگەر هات و نووسینەکانیان ڕاست بوو، چونکە زۆر کەس بۆ وێنە دەنووسن ژینگە پارێزی بە دوو وشە دەنووسن، هەڵەیە، بەڵام بە دوو وشەی دەنووسن. ئەو کات ئەمن ئەگەر بچم وشەکان بژمێرم زیاد دەبی، کەواتە هەوڵ بدا خوێندکاری ژیر زۆر زۆر سەرنج بدا کامە وشە بە تەنیا دەبی بنووسرێ. هەرچەندە هەتا ئێستاش زمانی کوردی هەر بەردەوام لە چاککردنە، هەتا ئێستاش زۆر زۆر بەباشی ڕێک نەکەوتینە لەسەر وشەکان کو بنووسرێن، ئایا بەیەکەوە بنووسرێن یان جودا جودا، بەڵام هەتا ڕادەیەک هەر باشە. ئەوجە لێرە نووسرایە هێما واتە نیشانەکانی خاڵبەندی یان خاڵ یان نیشانەی پرس یان سەر سوڕمان. وەکو گوتمان خاڵ نیشانەی پرس و نیشانەی سەر سوڕمان. کاتە ئەوە بوو ڕاهێنان، ئەوە بوو لاپەڕە 7. تەماشایەکی لاپەڕە 8 بکەین. ڕاهێنانی ژمارە 2 نووسرایە ئەو ڕستانە بە وشەیەکی گونجاو تەواو بکە. بێگومان لێرە بەدەیان وشە هەیە. نووسرایە باوکم بۆ شارە زۆر. ئەمن نووسیتم باوکم چوو بۆ شارە زۆر، بۆ وێنە باوکم چوو بۆ شارە زۆر، یان باوکم ڕۆیشت بۆ شارە زۆر، یان باوکم هاتەوە بۆ شارە زۆر، یان گەڕایەوە بۆ شارە زۆر. وەکو دەبینن لێرە هاتەوە گەڕایەوە هەمووی ڕاستە. باوکم دێتەوە بۆ شارە زۆر، باوکم ڕۆشتەوە بۆ شارە زۆر، باوکم دەچێ بۆ شارە زۆر، باوکم دەڕوا بۆ شارە زۆر، باوکم گەشت دەکا بۆ شارە زۆر. کەواتە هەزاران ڕەنگە وشە هەبی بگونجێ. ڕستەی دووەم ئازاد دەنووسێت. ئازاد چ دەنووسی؟ ئازاد بۆ وێنە ڕەنگە نامەی بنووسی، نامە دەنووسێت. ئازاد ڕەنگە وانەکەی دەنووسێت. ئازاد پەراوێک دەنووسێت، یان ئازاد پەرتووکێک دەنووسێت، ئازاد وتارێک دەنووسێت، یان ئازاد بە پێنووس دەنووسێت. هەرچەندە بە پێنووس ڕەنگە دوو وشەبی، بەڵام ئەگەر کرا دەتوانین. کاتە دەتوانین زۆر زۆر وشەی دانین. ڕستەی سێەم زەوی دەکێڵێت. بۆ وێنە دەتوانی بنووسی جوتیار زەوی دەکێڵێت، دەتوانی بنووسی خاڵم زەوی دەکێڵێت، دەتوانی بنووسی باوکم زەوی دەکێڵێت، نەنکم زەوی دەکێڵێت، دراوسێکەمان زەوی دەکێڵێت، مامۆستا زەوی دەکێڵێت. هەرچەندە مامۆستا وەکو پیشە ڕەنگە زەوی نەکێڵێت، بەڵام زەوی ماڵی خۆیان بکێڵێت. بۆ وێنە وەکو شتێکی زمان هەڵە نییە. کاتە بە کەیفی خۆت مامم زەوی دەکێڵێت، برام زەوی دەکێڵێت، هەرچێت گوت. ڕستەی چارەم مامۆستا پەرتووک دەخوێنێتەوە. خراپ نییە، پەرتووک دەخوێنێتەوە، مامۆستا پەرتووک دەنووسێت.
مامۆستا پەرتووک دابەش دەکات، مامۆستا پەرتووک دەدڕێنێت بۆ وێنە، هەرچەندە ئیشەکی ڕەنگە باش نەبی، بەڵام هەندێک جار پەرتووکەک ناتەوێ. پرسیاری پێنج، پرسیار نا، ڕستەی پێنج، هیواوانەکەی بۆ وێنە هیواوانەکەی بەدڵە، هیواوانەکەی نووسی، هیواوانەکەی خوێند، هیواوانەکەی ئامادە کرد، هیواوانەکەی بەدڵ نەبوو، بەدڵ نەبوو جە نازانم دووشێ یان یەکە. کاتە ئەو شتانە هەموو دەتوانین بنووسین. ئێستا دەینە لای ڕاهێنانی سێیەم، ئەو وشانە لە ڕستە دانێ و بەکاریان بینە، زۆر زۆر ئاسانە. دەکوڵێ بۆ وێنە من نووسیتم ئاو لە پلەی گەرمی سەدی دەکوڵێ، یان خواردنەکە لەسەر ئاگر خەریکە دەکوڵێت. هەرچت نووسی ڕاستە. پەتاتەکە دەکوڵێت، یان چێشتەکە ئامادە دەکرێت و دەکوڵێت، یان ئێستا زۆر گەرمە خەریکە دەکوڵێت. هەموو شتێک دەبی. نیگار بە تەمام نیگارێک دروست بکەم، بۆ وێنە نیگار بە تەمام نیگارێک بچێشم، بە تەمام نیگارێک بکڕم. ئەو نیگارە زۆر نایابە، نیگارەکەت چۆن کێشاوە پرسیارە، چونکە هەندێک جار دەتوانانی ڕستەی پرسیاریش دروست بکەیت. ئەوەش نیگار. هەویرەکەم باش نەشێلاوە، یان هەویرەکەم باش شێلاوە، بەدڵی خۆت چت پێ باش بوو، یان هەویرەکە دەکەم بەنان، یان هەویرەکەی کرد بە کولێرە، یان هەویرەکە هەویر شل دەرچوو. دەست کرد لە ڕستەی دانێم دەست کرد، ئەمن کو لە ڕستەم دانایە، ئەو گوڵانە دەستکردن. ئیشی دەست کرد جوانە، بۆ وێنە شتێک بەدەستی دروستی دەکەی. خوێندکار، هەموو کەس دەزانی خوێندکار لە ڕستەی دانێ. خوێندکاران گەڕانەوە بۆ خوێندنگە، خوێندکار لە خوێندنگە دەخوێنێ، خوێندکار بەیانیان دەخوێنێ. باژێر لە ڕستەی دانین، کەی دەچی بۆ باژێر، کەی چووی بۆ باژێر. دایکم لە باژێر هاتەوە، ئەگەر باژێر بە مانای بازاڕ بی، لێرە باژێر ڕەنگە بە مانای شار بی. کەی دەچیت بۆ باژێری دهۆک، بۆ وێنە کاتە باژێر بە زۆر مانای دێ. کاتە هەوڵ بدا خوێندکاری ژیر، زۆر ڕستەی بە کوردی بنووسی، تەختەکلیلێکی کوردیت هەبی هەتا بتوانی ڕستەی بنووسی، نەک تەنیا بەدەست، بێگومان بەدەستیش زۆر زۆر باشە، بەڵام بشتوانی بە مۆبایلەکەشت یان بە کۆمپیوتەرەکەت ڕستە بنووسی، بەڵام نەکەی وەکو ئەوانەی تەنیا بە تەختەکلیلی زمانانی دی ڕستەی دەنووسن. ڕستەی کوردی دەبی بە تەختەکلیلی کوردی بنووسرێ. ئێستا دێمە لای ڕاهێنانی 4. لەم نووسینەی خوارەوە 4 ڕستە دەربهێنە. ئەوجە ڕستەی کوردی ئەو کتێبەی هەر ڕستەکی 2 مەترە ببورن، بەڵام ڕستەکان ئەوەی ڕاستی بی ڕستە نینە. ڕستەکان 3-4 ڕستەیە بەیەکەوە بەسترایە، نازام لەبەر چ ڕستەکانیان ئەوها دوور و درێژە. ئەمن هەتا ڕستەکی کوردی لەو کتێبانە دەخینمەوە ماندی دەبم، چونکە هیچ کاتێک نییە هەناسە چی پشووە چی بدەیەوە. کاتە ئەوانە
بەداخەوە لەو کتێبی کوردیش ڕستەکان هەڵە نووسراینە دوور و درێژن نابی ئەوها هەڵەبی ئێستا بزان ئەو ڕستەی چەند دوور و درێژە چونکە ڕستە هەتا خاڵ نەیە کۆتایی نایە کاتە ڕستەکانیان زۆر دوور و درێژن نەورۆز سەری ساڵی کوردیە ڕێکەوتی 21 مانگی ئادارە ڕۆژێکی پیرۆزە چونکە نیشانەی خەبات و تێکۆشانی ڕابردووی گەلی کووردە دژی زۆرداری لەبەر ئەوە بوو بە جەژنێکی نەتەوەیی هەموو کوردێک شانازی بە نەورۆز دەکا دیتتان چەند دوور و درێژە ئەو هەمووە یەک ڕستەیە بەڵام بەخۆی دەبواە 3 ڕستە بایان 4 ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕێزگرتن لەم جەژنە 3 ڕۆژی کردووە بە پشووی فەرمی کە خەڵک یادی بکەنەوە و ئاهەنگ بگێڕن ئەوەش ڕستەی دووە مانگی ئادار کە سەرەتای وەرزی بەهارە سروشتی کوردستان بەرگی زستان و سەرمادا دەماڵێ باوەش دەکاتەوە بۆ دنیایەکی فێنکی پەلکە زێڕینەی بۆندار زەوی بە مافوری سروشتی ڕەنگاوڕەنگ دەهێتە داپۆشین و خەڵکی کوردستان ڕوو دەکەنە شوێنە جوان و دڵ فرێنەکانی نیشتیمان کە هەمویان دەبن بە سەیرانگە دیتتان ئەوەش ڕستەی سێم کاتە ئەوە هەڵەکی زۆر زۆر گەورەیە ئەوە نابی ڕستە ئەوها دوور و درێژبی هەر نابی لە هیچ زمانەك ڕستە ئەوها دوور و درێژ نییە ئێستا دەبواە ئەو پارچە نووسینە بەلانی کەمەوە لە جیاتی 3 ڕستە 9 ڕستە بە یان 10 کەواتە ئەوەش ڕستەکانی ئێرە هەرچەندە هەڵەیە بەڕای من ئێستا با بچینە لای هیوادارم هەموو کەس تێگەیشتبی باسی جەژنی نەورۆزی پیرۆزە کە نیشانەی تێکۆشان و گەلی کووردە لە دژی زۆرداری ئێستاش بوویتە جەژنەکی نەتەوەیی بە ڕەسمی بە فەرمی 3 ڕۆژە و لە مانجی 21 ئادار کە دەکاتە سەرەتای وەرزی بەهار و یەکەم ڕۆژی ساڵی کوردیە ئەو کاتیش سروشتی کوردستان سروشتەکی هەتا بڵێ جواندترە چونکە سەرما نامێنێ و فێنک دەبی و زەوی وزار جیا و شتیوە جیا و سەوزایی شین دەبن سروشتەکەش سروشتەکی جوانە ڕەنگا و ڕەنگا گوڵ و گوڵزار و بێگومان کوردستان هەر بەخۆی زۆر خۆشە هەموو وەرزەکانی بەڵام لێرە بە تایبەتی وەرزی نەورۆز و بەهار لێرەش وێنەچیاندانایە دەربارەی چوونە سەیران لە نەورۆز ئێستا بچینە لای لاپەڕەتدا واتای وشەکان هۆزانوان مانای چییە؟ هۆزانوان واتە شاعیر یان هۆنەر ئەو کەسەی کە هۆنراوە نووس ئەو کەسەی کە هۆنراوەی دادەنێ بەرگریکردن واتە بەرەوانیکردن بەرخودان و دەست کرد واتە شتێک بەدەستی هاتیە چێکردن بەدەستی دروستکرایە یادکردنەوە واتە بەبیرهێنانەوە یادی شتەکی دەکەین هەموو ساڵێ ئەوە یادەکەی هەتا لە بیرمان نەچیتەوە پەلکە زێڕینە کۆڵکە زێڕینە واتە هەندێک جار کە پاش باران بارین دەبینین لە ئاسمانێ پەلکە زێڕینەک دێ کەسک و سۆر لە چەند ڕەنگەکی پێکاتیە زۆر شتەکی جوانە بە تایبەتی ئەگەر یەکسەر ڕۆژ هەڵات و پاش باران بارین دەهێتە داپۆشین واتە دادەپۆشرێ پەندی پێشینان لێرە چ نووسرایە پەندی پێشینان واتە قسەی کوردانی کۆن لە کۆن قسەیان کوو کردیا لێرە پیرەمێرد ئەویش شاعیری بەناوبانگ پیرەمێرد چی گوتیا گەورە کە یەک بن میلەت سەر دەخەن دەڵێن دوو ڕێوی شێرێک کەوڵ ئەکەن
ئەوەش بابەتی ئەو پەندی پێشینان ئەو جەبا بزانین چیت کەمایە پێشی ئەوەی تەمەشای ئێرە بکەین جۆرەکانی ڕستە ڕەنگە بهێڵمەوە لێرە تۆزەک تەمەشا دەکەین چ فێر بووین لێرە تۆزەک تەمەشاکەین لێرە ژینگە پارێزی ئەرکی هەمووانە ئەگەر یەکێک نەزانی ژینگە پارێزی مانای چییە دەتوانی بگەڕێ لە گوگڵ بزانی ژینگە پارێزی کووە ژینگە پارێزی واتە ئاگات لە ژینگەی دەوروبەری خۆتە ئەو جێ ئەتولەی دەژی زۆر ئاگات لێ چ دەکەی هەتا ئاگات لێبی بۆ وێنە نەمامی دەچینی داری دەچینی جیای دەچینی بزانە چ دەچینی هەتا ئاگات لێبی بێجگەلەوەی کەشتی دەچینی دەتوانی ئاگاشت لێبی بەوەی بۆ وێنە ئەو شتانەی کە فڕێیان دایتە دەوروبەری ڕووبارەکان سەیرانگەکان ئاگات لێبی بۆ وێنە پلاستیک و نایلۆن و کیسەی نایلۆن و تورەگەی نایلۆن ئەوانە زۆر زۆر خراپن لۆژینگە دەتوانی هەڵیان گریەوە بیان خەیە جێیەکی تایبەت کە جێی پلاستیکە هەتا ژینگەی دەوروبەرمان پیس نەبیتن چونکە تەنیا لۆ خۆمان نییە بە خۆمان دەتوانین ئاگامان لێبی بەڵام بۆ وێنە نابیشتی ئەوها فڕێ بدرێتە لە سەر ڕۆخی ڕووبارەکان و دەوروبەری ماڵ و ئەو شتانە چونکە لەبەرچ چونکە زیاتر گیان لەبەرەکان نازانن ئەوە بۆ وێنە نایلۆنە یان پلاستە دەخۆن دەچیتە جەستەیان ئەوجا زۆر خراپە لۆیان ڕەنگە بمرن گیانیان لەدەست بچی بێگومان ئەوە شتێکی زۆر زۆر خراپە ئەگەر گیان لەبەرەکان بمرن چونکە ژیان هەموو بەیەکەوە لەگەڵ یەک ئەوجە ژیان هەیە هەندێک جار بۆ وێنە لێرە ئەو باڵندەیە مراوی ناتوانانی دەوی بکاتەوە ناتوانێ چونکە هیچ بخوا چونکە ئەو نایلۆنە لە دەوروبەری دەوی گیرایە کەواتە زۆر زۆر بە تایبەتی نایلۆن و پلاستیک کوشتیوە زۆر زۆر خراپە فڕێ بدەین هەتا ئەگەر لە ماڵەوە ئەو هایان کرد خوێندکارژیر ئەتوو دەتوانی پێیان بڵێ کە نابیشتیوا بکەن کو دەزانی چونکە لە خوێندنگا خوێندوتە کە زۆر زۆر شتی خراپە لۆ گیان لەبەر و باڵندە و ڕووەک و ئەو شتانە ئەوە دەربارەی ژینگە پارێزی پاشان دەربارەی کوردستان خاچی کوردانە زۆر زۆر باشە بچی بزانی کوردستان نەخشەکەی کووە جیران و دراوسەیەکانی چێنە و ئەو دەوڵەتی کوردستان کە بە فەرمی دەوڵەت نییە بەڵام دەبی هەوڵی لۆ بدرێ بگەڕێتەوە وەکو جاران کو پێشتر دەوڵەت بوو و زۆربەی ئەو خاکانەی گرتبووە کە ئێستا کوردەکان لەسەری دەژین و ئێستا میلەتی تریش هەندێکیان لەسەر ئەو خاکەی دەژین کە خاچی کوردانە کەواتە زۆر زۆر باشە ئەو زانیاریانە بزانی هەر زانیاری دەبی بزاندرێ دەربارەی مێژووی کوردان و مێژووی خۆمان و هەروەها بچی بگەڕێ لە گوگڵ بزانی بۆ وێنە خانە قینزانیمان لە چێە باسی پەرلەمانی کوردستان بوو ئەگەر لە گوگڵ بنووسی ئەمن بە کوردی نەمنووسی بە کوردی نووسیم ئەوەی ڕاستیوی بە کوردی نووسیم لە گوگڵ پەرلەمانی کوردستان لێرە نەخشەکەی هات کە لە شاری هەولێرە ئەگەر بمانوێ بزانین لە چێندەری شاری هەولێرە تەمەشا دەکەین دەبینین نزیکەی ناوەڕاستی شاری هەولێرە پەرلەمانی کوردستان لێرە لە نزیک پارچی سامی عەبدوڕەحمانە ئەگەر بمانەوێت تەمەشای هەندێک لە وێنەکان بکەین بزانین وێنەکان کوونە بۆ وێنە ئەو هەیە بینایی پەرلەمانی کوردستان و لێرە شاری هەولێرە ناوەوەی کووە پەرلەمانی کوردستان دەتوانی تەمەشاکەی و ڕەنگە یەکێک داوات لێ بکە
وێنە چیلۆ بنێری ئەتوو دەزانی لە چێ وێنەکان هەیە دەبینیەوە و دەزانی کە پەرلەمانی کوردستان کووە و کو دادەنیشن کورسیەکان کوونە بە وێنەش هەتا کاتە زۆر باشە ئەو زانیاریانە بزاندرێ دەربارەی پەرلەمانی کوردستان بەو جۆرەی باشتر زانیاریەکان لە کنت بزر نابن باشتر دەمینێنەوە و یەکێک لێت دەپرسی پەرلەمانی کوردستان لە کام شارە باشتر دەزانی چونکە ئەتوو بە خۆت لە دوو گەڕای و بە خۆت دیتیتەوە و هەروەها لێرە لە گوگڵ شارەکی دیکەش بوو کە شارە زور ئەمن گەڕام لە شارە زوریش بەداخەوە شارە زورم نەدیتەوە بەڵام جەیەکم دیتەوە کە سەنتەری زمانی کوردیە ڕەنگە لە شارە زور بیت چونکە ناوی سەنتەری زمانی کوردیە لە شارە زور لێرە کو دەبینن شارە زور نزیکی شاری لە خوار شاری سلێمانیە نزیک دەربەندی خان و سەید سادق و ئەو جیانە ئەگەر ئەو سنتەرە ڕاست لە شارە زور دروست کرابی ئەگەر نا ئەمە شارەکەم نەدیتەوە ببورن بەڵام زۆر باشە ئەوها بگەڕێی هەتا شارەکانیش تۆزێک بزانی دەکەونە چێندەر چونکە شارە کوردیەکان یەکجار زۆرن نەک هەر باشووری کوردستان بەڵکو و باکوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات کەواتە ناوی ئەو هەموو شارانە بزانی ئیشەکی ئاسان نییە ئەوەی ڕاستی بی شارەکی تکەش هەیە ناوی شارە زورە ئەویش لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەویش هەر ناوی شارە زور بوو کە ئەمن نووسیم شارە زور شارەک هات کە ئەوها کە نووسیم بە کوردیەکەی لە ڕۆژهەڵاتی کوردستان شارەکە هات ئەگەر بنووسمەوە ڕەنگە لێرە بزانم دیسان دەگەڕێینەوە بزانێ شارە زور ئەوجا ئەوان جۆرەشکە دەنووسن بۆ وێناوها دەکەویتە زان کەتە چێندەر ئەوە شارە زوری ڕۆژهەڵاتی کوردستان وەکو دەبینین کەچیتە ئێرە کەوا بوو ئەوە ئێستا تۆزە بینە کۆتایی ئەوانەیە تا زۆر دوور درێژ نەبی و لەوانەیەکی نوێ باسی ئەو کات باسی چ بکەین باسی جۆرەکانی ڕستە هەتا ئەو کات هەر بشی